خاتو کاڵە فەرموو خوشکەکەم. السلام عليكم مامۆستا. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا دادا کاڵێ. سەلامەتی دەستناتەکەم مامۆستا باشی. ڕازی بە خوشکەکەی من. مامۆستا دوو پرسیارمانەیە. پرسیار یەکەمت فەرموو دادا. بەڵێ مامۆستا جلوبەرگی مردوو. بەڵێ. لە ماڵا بێ باشە لە نایدەی. جلەکان مەیلە و تازەن یان پەڕپوت بوون وا کۆم بوون کە بە کاڵک نەمێنن. والله مامۆستا هەمووی تازەیە. تازەن. بەڵێ هەمووی تازەیە این باوکمە. لەلای تۆ دڵمانایە لە ناویشی دێن و حەزەکەین لە ناویشی دێن. بەسەر چاودا دەکاڵێ بۆ ڕێنمایی دەکەم کە چی باشە هەم بۆ خۆتان و هەم بۆ باوکی ڕەحمەتی دیژاڵا ڕێنمایی دەکەم ئەو جلانە چی لێ بکەی. والله هەمووی قاتی تازەیە والله. مادام تازەن ئیشەڵا ڕێنمایەکی خێرت دەکەم بە ئیزنی خوا بە چ شێوە سوودی لێ وەرگرە. بەڵێ مامۆستا برازایکشم هەیە ئەو دایش تەلەفۆن بۆت کردم بۆ عیدی میلادیشتی بۆ بکەین. مامۆستا ئیسەر نوێژە شتەکە لەخوا بەزیادێ. لەخوا بەزێبێ. نوێژەکە بەس مامۆستا نوێژەکەی زۆر سەری ئەو کەمیشە. تەمەنی چەندە؟ والله مامۆستا لە تەمەنا گەورەیە تقریبی دەوری 18 ساڵێکە دێ. نوێژەکان بە سەریعی دەکە ئەچێتە مزگەوت بۆ جەماعەت و شتیوە هیچ جار؟ نەخێ مامۆستا شەلەر دەماغ لی داوە بۆ ناتوانێت بڕوا. باڵە مادام کە شەلە دەماخەوە لە ماڵەوەیە ئێستا قسەت بۆ دەکەم ئەوانە حکمیان چۆنە؟ بەڵێ بەس ینی نوێژەکەی مامۆستا نوێژ چوارسەرینەکە چوار کاتەکە هەر بە 2 دقە تاویەکە. ئێمە سەڵێن کوڕمونێ جوان نابێ ئەلین دایەک شەڵێ وان نابێن داکەنا مادام ڕوو لە خۆی خوالی قبوڵەکە ئیشەڵڵا. بەسەر چاو قسەت بۆ دەکەم ئیشەڵڵا قسەت بۆ دەکەم کە نوێژەکە بکە یانێکە ئیشەڵڵا دروستە هەدەبێ بیکا و ڕێنماییشت دەکەم بە ئیزنی خوا خوشکە کاڵە بەسەر چاوان. خوا بە دوعای ساڵحان بێ خوا باوەتی خۆتان بگەێنێ ڕەبی خوا دەرگا ڕەحمەت لە هەموو لای بکاتەوە ئیشەڵڵا. خاتو کاڵێ دڵە جلوبەرگی مردووی باوکی ڕەحمەتیتە تازەن چیان لێ بکەی لە ماڵەوە بیان هێڵیەوە نەخێر چونکە جلوبەرگ وردەوە دە عەمبارە پۆ دەبێت فڕێدەی. بەڵام مادام جلەکان قاتی تازە و نوێن خاتو کاڵە بێنن جوان جوان بیشۆن بە غەسالە پاک و پوخۆت جارێک دوو جار بیشۆن وا بێکە هیچ شتێکی پێوە نەمێنێت. ئەجا دوای ئەوە ئەگەر خۆتان وتوتان هەیە لە ماڵەوە باش دەزان و وتویکەن باشتر. بەڵام من پێم باشە بیبەنە وتویەکی هەڵمی کە زۆر جوانتر لە ماڵەوە جلەکانمان بۆ وتو دەکا ئەو پارەشی دەسەرفکەن بە سەدەقەی باوکت واتان بۆ وتو دەکاوە ئەزانی جلوبەرگی تازەیە جاجل بە وتو کراوی ئەمجا بیان نەوعەتێکی تۆزە خەفیف و ناسکی پێکەن. سەدان خەڵک هەیە لە تەمەنی باوکتدا بەڕاستی محتاجە بەڕاستی جلوبەرگەکەی بۆ خۆمان دەزانین کە وەکو پێویست نییە. چەند ڕێکخراوی باشمان هەیە کە ڕێکخراوی خێرخوازین مامۆستای ئاینی بەڕێز هەیە کە فەقیر و هەژار زۆر دەناسێ لە گەڕەکەکەی خۆتاندا لە نزیک خۆتاندا خات و کاڵێ ئاوا بە وتوکرایی وتوی هەڵمی پاک و پوخۆ دڕێک و پێک هەر شیرین بێ سەیریکەی. بەڵام جلی مردوو خەڵکم بینیوە ئاوا دێنێ دەی پێچێتەوانێ هەر لە خۆ لێ ترسی هەر بێز ناسەیریکە ئەگەر جلەکەش تازە بێ هەر بەر چاوت دەکەوێت. بەڵام هەمان جلەگە وتوکرا پاک و پوخۆت شۆرە ڕێک و پێک معەتەر و بۆن خۆش کرا هەر کابرا کە دەیبینێ باسی ئەوش مەکە کە درایە بڵێ ئەمە جلی مردووە بڵێ وەڵی ئەم جلو بەرگانە لە ماڵی فڵان کەسە کەسێک بۆ موسڵمانە زۆری جلوبەرەکەیە زۆر ماشەڵڵا دایمە جلوبەرگی تازای دەکا هەر باسی مردووەکە مەکە. بەڵام ئەم جلانە کاتێکە ئەو مستحقە لەبەری دەکاوە دڵی خۆش دەبێ واللهی پڕاوپڕی تای تەرازوی باوکن لە قیامەتا پڕ دەبێت. ئێوە ئەجرەکەتان دەست دەکەوێت لەم دنیا ئەجری ئێوەش کاملە و پڕاوپڕی ئەو دڵخۆش بوونەش دەچێتە سەر تای تەرازوی باوکت و ئینشاءڵڵا خوا لە بەرجی بەهەش بۆ ئێوەش و بە باوکیشت دەکات لە جیاتی ئەو جلوبەرگە. فەقیر و هەژار زۆرە بەوەی نییە خەسەری وایە بە جلی کۆن لە بەڵام باسی هەر مردوو مەکەن بەو شێوازی کە بوتم بەڕاستی جلی مردوو ئاوازایە بکرێ زۆر کەلێنی گەورە بۆ فەقیر و هەژارەکان دەگرێەوە بۆ قیامەتی مردوەکەش و بۆ ئێوەی زیندوش ئینشاءڵڵا ئەجر و پاداشتێکی گەورەتان دەست دەکەوێت. ئەو برازایە کە باسی دەکەی شەلە دەماغ و نوێژەکان سەریع دەکات قەی ناکە پێی نەڵێن ئاوا بکەی نوێژت قبوڵ نییە ئەوە شەلە دەماغە ئەگە خوا دەکا ئەوەندە بە ڕێک و پێچی بە 2 دقا خێرا نوێژەکەی دەکات مهم وە سەری بەندایەتی بۆ خوا خستۆتە سەر زەوی واللهی لێی گەڕێن پێی بڵێن ئەها تۆزە بە هێواشتن نوێژەکەت بکە بەڵام نەڵێن نوێژەکەت مەکە یان وای لێ مەکەن دڵی سار بێتەوە. ئەو شەلە دەماغانە حیسابی تایبەتیان هەیە مەریض حتا تەنانکە شەلە دەماغ نەبێت نەخۆش حاڵەتی تایبەتی هەیە خوا گەورە هەندێشتی تایبەتی داوەتێ هەندێک چاوپۆشی لێ کردووە کە لە ساغەکانی نەکردووە بۆیە ئێوەی هاوکاری بن ئەجرتان دەگاتێ پاداشتان بۆ دەنووسرێ و نوێژەکانی بە 1 دقەش بکە هەر سەری بەندایەتی بۆ خوا بخاتە سەر زەوی خوا نوێژەکەی لێ قبوڵ کردووە ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان کە عیبادەتەکانمان وەکو خۆی لێ قبوڵ کە.